بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. حکوومەتی عێراقی بڕی 250 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. بەڕێوەبەری گشتی پلاندانانیش لە وەزارەتی نووسی حکوومەتی هەرێم ڕایگەیاند سبەی چوارشەممە 4 لیژنەی وردبینی لە بەغدادەوە دەگەنە هەرێم و وردبینی بۆ لیستی وەزارەتەکانی پلاندانان و خوێندنی باڵا دەکەن. بە میواندارێک لە بەڕێزان مەلا قادر محەممەد ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق، هەروە ئومێد حەمەعالی ئەندامی لیژنەی نەزار لە پەرلەمانی کوردستان تاوتوێی پرسی موچەی فەرمانبەران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. كبيرة في الأرقام، بس المشكلة لن تمنعنا من دفع الرواتب. البعض يتصور هذا. حکوومەتی عێراق 250 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. ئەمڕۆ حکوومەتی عێراق بڕی 250 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کرد و پارەکەش خراوەتە سەر حسابی بانکی لقی هەولێری بانکی ناوەندی عێراق. مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەو بڕەپارەی ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە بۆ موچەی وەزارەتەکانی تەندروستی و پەروەردەیە و کاروبارەکانی لیژنەی وردبینیکردنی فەرمانبەرانیش زۆر بەباشی دەڕوات. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی ئەلمەدا بڵاوی کردەوە ئەندامانی لیژنەی وردبینی فەرمانبەرانی هەرێم و عێراق کێشەیان هەیە لەسەر چۆنێتی دابەشکردنی موچەکە. بەغداد ئەیەوێت لە ڕێگەی بەڕێوەبەراتیە گشتیەکان موچە دابەش بکرێت و حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی وەزارەتی دارایی. بە پەیزانیاریەکان تا ئێستا حکوومەتی عێراق ڕەزامەندی دەرنەبڕیوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەران لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم دابەش بکرێت بە پاساوی نەگەیشتنە دەستی فەرمانبەران. ناردنی 250 ملیار دینار لەلایەن حکوومەتی عێراق بۆ هەرێم لە کاتێکدایە ماوەی مانگێکە لیژنەیەکی وردبینی بۆ لیستی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردەی هەرێم پێک هاتووە و کارەکانی لیژنەکەش لە کۆتاییدایە. ژمارەی موچەخۆرانی وەزارەتی پەروەردەی هەرێم 171,750 کەسە، کۆی موچەکانیشیان بە بێ پاشەکەوت دەکاتە 151 ملیار و 600 ملیۆن دینار و وەزارەتی تەندروستیش ژمارەی موچەخۆرانی 49,950 کەسە و کۆی موچەکانیان بە بێ پاشەکەوت 49 ملیار و 750 ملیۆن دینارە. ئەمە لە کاتێکدایە ئەو موچەی بەغداد ڕەوانەی کردووە 250 ملیار دینارە و نزیکەی 50 ملیار دیناری لە موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی هەرێم زیاترە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا لە کاک مەلا قادر دەست پێ بکەین لە بەغدادەوە. کاک مەلا قادر زۆر سوپاس بۆ بەشداریتان. سەبارەت بە مەسەلەی ناردنی ئەو بڕەپارەی کە ئەمڕۆ نێدراوە بۆ هەرێمی کوردستان 250 ملیار دینار، ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەیت سەبارەت بە ناردنی و بڕەپارەی وەکو ئەندامێکی لیژنەی دارایی. سپاس بۆیە و سپاس بۆ بینەرانی خۆشەویست. دەربارەی ئەو پارەی کە باز لێ دەکرێت نێردراوە، ئەم پارەیە تاوەکو ئێستاکانە بۆ چوونی جیاجێ لەسەر هەیە. لە هەندێک سەرچاوەڵێن گەیشتۆتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان، بانکی هەرێمی کوردستان. لە هەندێک شوێنیشەوە ئەڵێن ئەو پارەیە لە بانکی مرکزی عێراقیە لە لقی هەولێر. ئەگەر گەیشتێتە دەستی حکوومەتی هەرێم بە ڕاستەوخۆیی ئەوە ئەکوێتە ژێر تەسەڕفاتی حکوومەتی هەرێم و ئەتوانێت بەکاری بهێنێ ڕاستەوخۆ بەبێ وەرگرتنی ئێزن لە هیچ تەرەف و لایەنێکی ترەوە. بەڵام بگۆیەکان وا باسەکرێت کە وتویانە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە چاوەڕوانی ئیعازی حکوومەتی فدرالیەکەین بۆ چۆنیەتی خەرجکردنی کە ئەمە لەگەڵ ئەوەیە ناگونجێت کە گەیشتێتە دەستیان. دوای ئەوەی کە هەموو شتێک تەواوە بێ ئەنجا ئەگاتە دەستیان. ئەگەر لە لقی بانکی مرکزی حکوومەتی فدرالی شابێت لە لقەکەی هەولێر، ئەوە مانای ئەوە نییە کە ئەو پارەی هەمووی ئەدرێتە هەرێمی کوردستان. لەوانەیە پارەیەکی احتیاط لەوەی هەبێ، چونکە بڕیاری لادانی ئەو سزایانەی کە خراپبووە سەر تەعاملی بانکەکانی هەرێمی کوردستان ئەوە لادرا لە ڕۆژی چواردەی ئەم مانگەدا
علی علاق بانکێشتی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کرا لەوێ بۆ لێپرسینەوە بانکرا چۆن بەشداری بە دوو بانکی هەرێمی کوردستان کردووە لە مزایدەی عوملەیە بەڵام لەوێ علی علاق شتەکانی خۆی زۆر جوانبوون کردەوە لە مداخلەی ئەندامانیشا من مداخلەم کرد زۆر دیفاعم لێ کردم کارێکی نیشتمان پەروەرانەی کردووە ئەوە خزمەتی هەموو گەلی عێراقی کردووە بەما من خۆ سەردانی بانکی تیبیایی کردووە لە هەرێمی کوردستان لە سەردەمی ئەو ئەزمەیە وتویانە ئەم یاسایە ڕێگری لە ئێمە کە ئێمە سیولەی عێراق بەهێز بکەین چونکە قەرزێکی زۆرمان لە هەرێمی کوردستان هەیە بە بەردەوامی قەرزەکانمان بۆ دێتەوە ئەمە ئەبێ بە سیولە بۆ بەغا بۆ بانکی مرکزی بۆ تیبیایی لە هەموو شوێنەکانی ترە بەپی ئەم یاسایە ناتوانین ئەو کارە بکەین بۆی ئەمە زەرەر لە عێراقەدا من بۆی دەستخۆشیم لێ کردوتم ئەو توانیوێتی ئەم ڕێگەیەش نەگرێ ئەم ڕێگەیەش بکاتەوە کە سوودی بە گشتی عێراق گەیاندووە بە هەرێمی کوردستانیشەوە لە پای هەموو ئەمانەیە بڕیار درا لە لیژنەی دارایی کە ئەو عقوبەیە لا بدرێ پرۆژەیەک ئامادەکراوە ئەمڕۆ دەنجی لەسەر درا ئەو عقوبانە لاچوو کەواتە بانکی مرکزی لقی هەولێری حکومەتی فیدرالی پێویستی بە سیولابێ بۆ چۆنێتی تەعاملکردن لەگەڵ لەقەکانی هەرێمی کوردستانە و ئەگەر بۆ بوچەش پێویست بکایە بۆ هەر کارێکی تر پێویست بکەوە سیولێن لەبەردەستایە توانن بیدەن. بەڵێ کاک مەلاقات سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هەرچەند ئەندامێکی لیژنەی دارایی کاک مەسعود حەیدەر باسی لەوە کردبوو ئەمە موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستیە بەڵام وەکو لیژنەی دارایی ئێوە هیچ زانیارێکتان دقیق پێ نەگەیشتووە کە ئەو موچەیە بۆچیە کەی سەرف دەکرێت چۆنێتی سەرفکردنەکەی چۆنە؟ دەربارەی تەخسیسکردنی بۆ وەزارەتەکان بۆ کام وەزارەتە و کام وەزارەت نییە دیارە پرسیار لە وەزیری دارایی هەرێمی کوردستان کراوە ئەو ڕەتی کردوێتەوە لەوەی کە چۆنێتی خەرجەکە بزانن چۆنە چاوەڕوانی حکومەتی فیدرالیەکان بۆ ئەوەی عازیان پێ بدرێت بۆ چۆنێتی خەرجکردنی کەواتە دیار نییە ئەم ئایا فعلا بۆ کام وەزارەت بۆ چۆ دانراوە بۆ چۆ دانەدراوە ئەگەر لە لای خۆیان بێ بەڵام ئەگەر لە لای خۆیان نەبێ بۆ شەر نییە بۆ جۆرە بێ. بەڵێ بەس ئەو مانای چییە ئەگەر بۆ نمونە ئێستا نێدراوێ بۆ لقی هەولێری بانکی ناوەندی عێراق چکێسە باز لەسەر مەسەلەی کێشەی دابەشکردنەکەشی دەکرێت لە نێوان حکومەتی هەرێمی حکومەتی عێراق؟ من پێم وانییە حکومەتی فیدرالی بتوانێت دەستوەر بدا لە چۆنێتی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستانە ئەو بۆی هەیە تەنها و تەنها لە ڕێی دەستگای چاودێری دارایی حکومەتی فیدرالیەوە بە دوواداچوون بکە بۆ میکانیزمی خەرجکردنەکان کە ئایا ئەم پارانە گەیشتونەتە شوێنی خۆیان یان نەگەیشتونەتە خۆیان ئەگینە میکانیزمی چۆنێتی خەرجکردنی ئەوە لەلای حکومەتی هەرێمە حکومەتی هەرێم خۆی میکانیزم بۆ چۆنێتی خەرجکردنی پارەکە بۆ دابەشکردنەکەی داڕێژێت. بەڵێ بەڵام تا ئێستا ئەوە ڕوون کراوەتەوە ینی بەغداد ڕەزامەندی دەربڕیوە کە مامەڵەی فەرمی بکات لەگەڵ حکومەتی هەرێم لەو مەسەلەیە؟ بەنسبەت ئەم بابەتەوە چاوەڕوان دەکرێت ئەگەر موافقەش نەکرابێ موافقە بکە چونکە دوو دانیشتنی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی بە لیژنەیەکەوە لەگەڵ عەبادیا کراوە کە ئەمە نیشانەیە کە بۆ لێکتر نزیکبوونەوە بوو لێکتر تێگەیشتن وەرەوە ئەم بابەتە تۆزێ بەگران هاتە پێشەوە بەڵام لە محاصلەیە ناکرێت تەفاهم نەکرێت لەسەر ئەم بابەتە و من پێم وایە ئەوەشگاری حکومەتی عێراق شەکرێت لەلایەن دۆستەکانمانەوە بۆ ئەوەی نەرمی بنوێنێ لە ڕەفتارکردن بە تایبەتی دەربارەی بودجە لەگەڵ حکومەتی هەرێم ببورن بە تایبەتی دەربارەی موچەی فەرمانبەران لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرم و لای بەڕێز کاک ئومێدەکە بینە لای بەڕێستان ئەوەندەی کێوەش زانیاری تەنەبێ وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان بەدادچوتان کردبێت چی زانیارێکی تازەیە لەبارەی ئەو بڕەموچەیەوە شێوازی دابەشکردنەکەی چووکە تا ئێستاش ناڕوونیەکەیە لای خەڵک دەربارەی گەشتنیەم بڕەپارەیە؟ ئەم کاتتان باش هەر لە کاتی ڕاگەیاندنی ئەوەی کە 250 میلیارد دینار نێراوە بۆ هەرێمی کوردستان بۆ موچەی هەردوو وەزارەتی دیاریکرا و ناوبراو ئێمە لەگەڵ هاوڕێیانمان لە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق
پەیوەندیمان گرت هەڵبەت ئەوە ڕاستە بۆ چوونی جیاواز لەو بارەوە لەبارەی گەیشتنی ئەو پارەیەوە لە ئارادا بوو بەڵام ناڵم بە دڵنیایی ئەوەی کە ڕێی زاڵە ئەوەیە کە پارەکە نێراوە تەرخان کراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تاکو ئێستا ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان ترسیان لێ هەیە ئەوەیە حکوومەتەکەی خۆیان لەبەرەوەی حکوومەتێکە بەردەوام بەدوایی کەمکردنەوەی موچە و داهاتی خەڵکەوەیە ترسیان هەیە کە حکوومەت دەست ببا بۆ پارەی کە حکوومەتی عێراقی بۆ دابینکردنی موچە دەینێرێتە هەرێمی کوردستان ئەوەی من زانیومە لە ڕێگەی هاوڕێیانمان لە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لەو پارەیە ببڕێکە بۆ موچەی فەرمانبەرانی تەندروستی یاخود مامۆستایان و وەزارەتی پەروەردە دەیان هەر وەزارەتێکی تر ئەمە زۆر گرنگە و ئەوەی کە هەیە دەستگای چاودێری دارایی عێراق سەرپەرشتیان چاودێری و چاودێری ئەو پرۆسەیە دەکا و لەمەولا ئەو مەسەلانە لەژێر چاودێری ئەواندا بەڕێوە دەچێت و لە پاڵ ئەوەشدا تاکو ئێستا ئەمری سەرفی ئەو پارانە لە دەستی خودی سەرک وەزیرانیان عەبادی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراقدایە دیارە خۆی بەپێی دەستور حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووە دەستوریەکەیەوە و ئێمە وەک هەرێمێکی دەستوری لەناو دەستوری عێراقدا پێویستە لەسەر زۆرێک ینی ئەو ئاستانە خۆمان تەعامل بکەین بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم و ئەو کارکتەرانی کە ئەو حکوومەتیان بەڕێوە بردووە بە شێوەیەک تعاملیان لەگەڵ ژیان و داهات و گوزەرانی خەڵکا کردووە کە هەموو متمانەیەکیان لەدەستداوە تەنانەت متمانەی ئەویان لەدەستداوە موچەی تەنها فەرمانبەرێکیان بدرێتە دەست ینی چاوەڕوانی خەڵک لەو حکوومەتە و لەو پێکاتەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ئەگەر موچەی فەرمانبەرێک یان مامۆستایەکیان بدرێتە دەست ئەوان دەرفەت دەهێنن و بەشێک لەو موچەیە دەبڕن وەکوەوەی لە هەفتەی ڕابردووە هەندێک دەنگ و باس هەبوو کە حکوومەت پلانی هەبێ و دەی هەوێ ئەگەر حکوومەتی عێراقی ڕازی ببێ دەستکاری ئەوە بکە بەڵام ئەوەی تاکو ئێستا ئێمە دەیزانین ئەوەیە کە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆوە ناتوانێت دەستکاری موچەی فەرمانبەران و مامۆستایان وە کۆی موچەخۆرانی تری ئەوەی کە وردە بە پێ و لیژنانەی حکوومەتی عێراقی دروستی دەکا بۆ وردبینیکردن لەگەڵ لیژنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتی ئێرە ناتوانێت دەستکاری ئەو بابەتە بکە و ناتوانێت کێشە بۆ داهات و موچەی خەڵک دروست بکات. بەڵێ ئێوەکو ئەندامانی پەرلەمانی کوردستانی ئاگادارێکتانەیە لەبارەی ئەو لیژنانی کە ئێستا پێکێنراون بۆ مەسەلەی وردبینی بۆ نمونە بۆ وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردەوە باز لەو کراوە کە سپەی لیژنەی دیکەش دێ بۆ وەزارەتی خوێندنی باڵا و پلاندانە؟ بەڵێ وازەحە هەموو ئاگاداریەوەین کە ئەو ماوەیە کە لیژنەی هاوبەش یان لیژنەیە کە بە فەرمانێکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێکهاتە بوو و دوو بەڕێوەبەری گەشتیش لە هەردوو وەزارەتەکە بۆ بوونە ئەندامی ئەو لیژنەیە و وردبینی لە تا ئەندازەیەکی باش لە بەڵێ بەڵێ کاگومێت و بە پێی چاوەڕوانیەکان بە پێی ئەو شتانی کە ئێمە دەیزانین ئەو پرسیار و بەدەوەدا چوونانەی ئێمە کردومانە لە ڕێگەی هاوڕێکانیشمانەوە لە عێراق لە بەغدا دەبێت بە زووترین کاردیان لەم ماوانە لانی وەک هەنگاوی سەرەتا موچەیە و دوو وەزارەتە دابەش بکرێ و چاوەڕوان دەکرێت کە سبەینێ لە ڕۆژانی داهاتووە لیژنەیەکی دیکە یان لیژنەیەک تایبەت بە وردبینیکردن لە وەزارەتی خوێندنی باڵا و پلاندانان و وەزارەتەکانی تر دیارە بە پێی هەر ڕیزبەندی و هەر بڕیارێکە حکوومەتی عێراقی بە هاوبەشی هەڵبەت لەگەڵ
وەزارەتەکانی هەرێمی کوردستان لەبارەی وردبینیکردنەوەکەوە دەیدا ئێمە چاوەڕوانی ئەوەین کە ئەوەش دەست پێ بکە و هەندێک گفتوگۆش لە نێوان هەرێمی و بەغدادا ئێمە زانین بەڕێوە چووە لە ماوەی ڕابردووە و ئەمانە هەموو کاریگەری خۆیان داناوە لەسەر ڕەوتی هەیان هەنگاوەکانی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و پێویستی شایانی ئەو چارەسەرکردانە چارەسەرێ بێت لەسەر ئەساسی دەستور و پێویستە ئێمە جەخت لەسەرەوە دەکەین وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر جێبەجێکردنی دەستوری عێراق کە نەبەتەنها مافە داراییەکانی خەڵکی کوردستان بەڵکو مافە نیشتیمانی و نەتەوەکانی گەلی کوردستان و مادەی 140 کە ئەوەش بەشێکە لە مافە بنەڕەتیەکان و مەسلەیەکە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەکانی کوردستان لە گفتوگۆیان لەگەڵ بەغدا لە پاڵ پرسی هەرە گرنگی ژیان و گوزەرانی کە خەڵک کە ئێستا زۆر گرفتی سەرەکیە پێویستە ئەو لایەنانەش فرامۆژ نەکرێ و ئێمە جەخت لەسەرەوە دەکەینەوە کە تەنها بۆ ئەو سیاسیانەی کە تاکو ئێستا لە پارتی و لە یەکێتی سەرۆکاری حکوومەتی هەرێمی کوردستان و گفتوگۆکان دەکەن بە خاتری تێپەڕاندنی ئەزمەی سیاسی خۆیان تەنازول لە هەندێک پرسی گرنگی نیشتیمانی و نەتەوەیی و ئەوانە نەکەن و ئەوە قبول نەکراوە بۆیە پێویستە هەموو مەسەلەکان هەموو کێشەکان بە شێوەیەکی هاوسەنگ و لەسەر ئەساسی دەستور چارەسەر بکرێت. بەڵای سوپاس دەکەم. کاک مەلاقات دەگە بگەڕێن و لای بەڕێزت هۆکاری چێ وەکو پەرلەمانتارانی کورد 62 پەرلەمانتاری کورد لە بەغداد تاکو ئێستا نەتوانراوە ئەو مەسەلەی بە تەواوی یەکلا بکرێتەوە وادەی دابەشکردنی موچەکە و بڕا بۆچی هاتووە کارەکەی چییە کە ئێوە دەستان ڕناگات بە وەزارەتی دارایی عێراقی یاخود سەرۆک وەزیران عێراق پرسیاری لێ بکەن لەبارەی ئەو موچەوە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە؟ بەڵێ دەربارەی ئەم بابەتە ئەمە بابەتێکی میکانیزمی ئیداری ڕووتە پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجێکارەوە هەیە لە هەرێمی کوردستانیش و لە حکومەتی فێدرالیشە ئەمە کاری پەرلەمان نییە نە لە حکومەتی کوردستان نە لە حکومەتی فێدرالیە بۆیە زیاد چوونەنەوە ئەم بابەتانە لەوانەیە گونجاو نەبێت کاری پەرلەمانەوەیە یاساکان دابڕێژێ لەگەڵ چاودێریکردنە ڕاستە لێرەوە چاودێری و بابەتە کراوە بە پێی پێویست نییە و قسە لەگەڵ عەبادیش کراوە و هەوڵیشی لەگەڵ دراوە بە چەندین ڕێگە تەنانەت قسە لەگەڵ سەفارەتەکانی وڵاتە دۆستەکانیشمانە کراوە بۆ ئەوەی زەخت بکرێ لە هەموو کەناڵەکانەوە ئیش لەسەر ئەمە کراوە بەڵام ئەم بابەتە وەستاوەتەوە لەسەر ڕێککەوتنی سیاسی لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فێدرالیە هەردوو لا داوای جێبەجێکردنی دەسوورەکەن لە ڕاگەیاندنەکانە بەڵام لەوانەیە ئەمە دەقا و دەقوانە بێ بە تایبەتی لایەن حکومەتی فێدرالیەوە ئەم بابەتە وەکو جۆرە لە جۆرەکانی زەختکردن لەسەر حکومەتی هەرێم بەکاردەهێنرێت بۆ نمونە لەوەتەی بگۆی بەدواداچوون و تەحقیقکردن لە لیستەکانی موچەیە هەیە ئەو چەند وەزارەتە چەند جار پێداچوونەوەشی بۆ کرابێ دەوایە تاوا بواە ئەوە چەند لە مێژە تاوا بۆ لیستەکان ئامادەیە تاوا کوێستەکانە موچەکەی نەناردوە تاواکو دابەش بکرێت کەواتە ئەمە خۆخافڵاندنە واتە خۆڵکردنە چاوی خەڵکەوێ بە جۆرەیەش کە بڵێ دەیوێت زەختەکان لەسەر حکومەتی هەرێم زیاتر بکە حکومەتی هەرێم زیاتر بێتە ژێر ویستەکانی حکومەتی فێدرالیەوە ئەمە لە پای ئەمە حکومەتی هەرێم داوای جێبەجێکردنی دەستورەکە ئەویش پلانی خۆی هەیە بۆ چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ حکومەتی فێدرالیە یان نا ئەوە دەوسێت و لای خۆیان ویستم ئیشارەتێک بە قسەی کاگمێت دەم لەسەرێکە حکومەتی هەرێم ناتوانێت دەستکاری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە من پێم وایە حکومەتی هەرێم دەستکاری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێشتریش کردووە ئەمە بە پێی یاسانیە چونکە بە پێی یاسا دەبێت یا قانونی بۆ دەربچێت لە پەرلەمانەوە پەرلەمان مصادقە لەسەرەوە بکە کە چەند لە موچەی فەرمانبەران برە و چەند نەبردرێ لەبەر ئەو کارە نەکراوە بۆیە ئەمە نایاساییە ئەگەر بە پێی یاسابێ فعلا ناتوانێت بەڵام بە پێی ڕەفتاری ڕابردویان ئەگەری ئەوە هەیە بە هەمان شێوە کە موچە بەشی هەمووی دەکا و پارەی هاتوو بەشی هەمووی دەکاوە لێ بکەن کە بەشی هەموو شوێنەکانی تر بکات بەنسبەت بڵێ
بەڵێ واتە ئێستا حکومەت هەرێم دەیەوێت ئەو موچەی کە لە بەغداش بێت ئەگەر بۆی بونجێت هەر بە شێوی پاشەکەوت بێت؟ من ناتوانمەوە بڵێم، بەڵام ئەڵێم ئەگەر لە حالەتێکە بای ئەوەنە پارە نەبێت کە بەشی موچی هەرێمی کوردستان بکە بۆ هەموو فەرمانبەران، ئەوە گەرە دێتە گۆڕێ. بەڵێ زۆر باشە، بەس ئێستا بۆ خەڵک وەکو ئەندامێکی لیژنەی دارایی دەتوانی بە موچە خۆران بڵێ مەسەرەن کەی موچەکانیان دێت یاخود بەم زوانە بە تایبەتی وەزارەتی تەندروستی و بڵین پەروەردەکەی دابەش دەکرێت و ئەوەی کە باز دەکرێت بەیانیش لیژنەی دیکەرێت بە وەزارەتەکانی دیکە پلاندانان و خوێنی باڵا. ئەم کاتی دابشکردنی موچەیە گەیشتنی پارەکە دەقا و دەق پەیوەندی بە ڕێکەوتنەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالیەوە هەیە لە ڕێی وەزارەتی دارایی هەردوولاوە. ئەو بابەتە لە بینی هەردوو وەزارەتەکە یەکلایی دەکرێتەوە، کەی دەگا و دابشکردنەکەشی چۆن دابش دەکرێت، کەی دابش دەکرێت حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی داراییەکەی ئەم کاتانە دیاریەکە. بەڵێ بەڵام ئەوەی گلا بۆ تۆ کە ئێستا حکومەتی عێراقی مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی دەکات، چونکە وەزیرێکی کورد لە حکومەتی عێراقی پێشتر باسی لەوە کرد کە حکومەتی عێراقی دەیەوێت بە شێوەی ڕاستەوخۆ یاخود لە ڕێگەی بەڕێوەبەراتە گشتیەکان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ نەک وەزارەتی دارایی حکومەتی هەرێم. ئێمە پێشتریش باسی ئەم بابەتەمان کردووە، ئەمانە حملەی ئیعلانیە، زەختی ئیعلانیە، هەم بۆ شارعی خۆی و هەم بۆ هەرێمی کوردستان ئەجینا بە هیچ جۆرە حکومەتی فدرالی ناتوانێت ئەو ڕەفتارە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بکات لەبەرەوەی ئەمە لە دەستورە چەسپا و یەکلا کراوەتەوە جگە لەوەی ڕێکەوتنیشی لەسەر کراوە. بەڵێ کاک عەبدولقادر ئەگەر جەنابەت موچەخۆر بای بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەمان ڕێی دەبوو بۆ نمونە ئێستا فەرمانبەران دەڵێن حکومەت هەرێم دەستێکی یەمین نییە وا باشە ڕاستەوخۆ پێمان بگات؟ دانیشتوانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەرەوەیان نییە لە عێراقەوە پیان بگات، نەخێت لەبەرەوەیانە موچەکە لە کاتی خۆی ناگا، لەبەرەوەیانە موچەکە لی کەم کراوەتەوە، لەبەرەوەیانە دیار نییە کاتی دابشکردنی موچەکەیان. ئەمە ڕەتفعلە لەلایەن فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە دروست بووە. بە جۆرێ لە جۆرەکان ناکرێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مانگ زیاتر تێپەڕ و چارەکە موچەشیان نەدرێتێ. پێویست لەسەر حکومەتی هەرێمی کوردستان زۆر پێشێستاکانە زۆر دەمێک وایە چارەسەری ئەم بابەتانی بکردایە و حکومەتی هەرێمی کوردستان دەیزانی تووشی ئەزمەیەکی لەم بابەتانە دێ، مەفروض بوو پێشتر پارەی احتیاتی تەواوی دابنایە بۆ ئەم ئەگەرانەی کە چاوەڕوان نەکرا تووشی هەرێمی کوردستان. بەڵێ مەبەستمەوەی پاساوەکەی فەرمانبەران بە بۆ چوونیەوە لە جێی خۆی دانیەوەی کە بۆ نمونە دەڵێن دەستێکی ئەمین نییە وا باشە ڕاستەوخۆ پێیان بگات؟ من پێم وایە ناتوانرێت ڕاستەوخۆ لە حکومەتی فیدرالیەوە ئەم پارەیان پێ بدرێ. ئەمە نە حکومەتی فیدرالی ئەتوانێ بیکە و نە خۆی ئامادەیە بیکە و نە حکومەتی هەرێمیش بەمە ڕازێ بێ نە ئامادەشە، کەواتە ئەمە دەچێتە خانەی گلەیکردنی فەرمانبەرانەوە کە گلەیەکی حەقیشە. باڵ سپاس دەکەم دواتەگەڕێم وڵای بەرزت. کاک ئومێد سەبارەت بە ڕێککەوتنەوەی کاک مەلاقادر باسێک کە پێویستە ڕێککەوتن بکرێت ئێستا باز لە دۆسیەوە دۆسیەی گومرگ و خاڵە سنووریەکان دەکرێت تا چەندە پێویستە حکومەت هەرێم پەلە بکات ڕێککەوتن لەگەڵ عێراق بۆی ئەم کێشەی موچەش بە زووی یەکلا بکرێتەوە؟ بێگومانەوانە ئێمە کە جەخت لەسەر جێبەجێکردنی دەستور دەکەین تەنها مەبەستمان جێبەجێکردنی ئەو مادە و بەندانەی دەستور نییە کە لە قازانجی هەرێمی کوردستانە، چونکە ئەو تەعاملە لەمەولا هەم قبول ناکرێ وەک جاران و هەم تەعاملێکی دووفاقیانە شایانی لەگەڵ دەقە دەستوریەکانە. ئەمە بۆ هەرێمی کوردستان ڕاستە و بۆ حکوومەتی بەغداش ڕاستە کە پێم وایە حکوومەتی بەغداش نابێ دووفاقیانە تەعامل لەگەڵ مادەکانی دەستورە بکە، تەنها ئەو مادانە پێداگریان لەسەر بکرێت لەلایەن بەغداوە کە بە قازانجی بەغدان و بە زیانی هەرێمی کوردستان وەک
هەرێمێکی دەستوری لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەشکێتەوە وەکو چۆن لەلای من دیسانەوە مای ڕەتکردنەوەی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی ئەوها هەستیار و خراپدا لە ڕووی گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانی کوردستان و لە ڕووی سیاسیشەوە بێوێت تعاملێکی دووفاقیانە لەگەڵ دەستوری عێراقیدا بکە و بەڕاگەیاندن و لە میدیا و لە بەیانەکانە جەخت لەسەر جێبەجێکردنی مادەکانی دەستوری عێراق و چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور بکە بەڵام لە واقعدا هەنگاوەکانی بۆ جێبەجێکردنی مادەکانی دەستور و ڕێکەوتن لەسەر ئەساسی ئەو دەستورە هەنگاوی ناجددی بن ئەمە کێشەیەکە و تاکو ئێستا پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداش لەمڕۆوە کەم تەرخەمی زۆر گەورەیان نوان. سپاس دەکەم ناوبڕێکمانێ دواتر قسە لەسەرەوە کرد تا چەندێک گرینگە زوو ڕێکەوتن بکرێت بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک ئومێد پێشتر باسمان لەوە کرد تا چەندێک گرینگە کە پەلە بکرێت لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێکەوتن ئەوەی کە عێراق داوای دەکات بۆ مەسەلەی خاڵە سنووریەکان، مەسەلەی نەوت و مەسەلەی فڕۆکەخانەکان. بێگومان یەکەم بار و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و موچەخۆران بە تایبەتی لە ئاسیشی زۆر خراپدایە. دووهەم بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان و پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە دۆخێکی ئێجگار خراپدایە. ئەم دوو هۆکارە بە شێوەیەکی سەرەکی هاندەری ئەوەن بنەمای ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جددی و ڕازگۆیانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا بهاوێ. دیارە مەبەسمان ئەوە نییە کە لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تەنها بە خاتری ڕێکەوتن لەگەڵ بەغدا تەنازول بکرێت، چونکە دیسان ئەوەش قبول نەکراوە. ئیشی ئەوانەی کە دانووسان بۆ چارەسەرکردنی کێشەکان دەکەن ئەوەیە کە بە شێوەیەکی هاوسەنگ تەعامل بکەن، پارێزگاری لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن، چ وەک ئەوەی کە ئێمە هەرێمێکی فیدرالین قەوارەکە پێویستە بپارێزرێ لە هیچ ڕوویەکەوە سەروەری ئەم قەوارە
فیدرالیە لە ناو چوارچێوەی دەستورە نەشکێنرێ، ینی ئەمە زۆر گرنگە و لە پاڵ ئەوەدا ئەو مافە داراییانەی خەڵکی ئێمە هەیەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی پێویستە ئەمە ڕێکەوتنی لەسەر بکرێت. دیارە لە چەند ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر ئاستا وەکو دەوڵەتێکی سربەخۆ تعاملی کردووە. مەسەرەن لە داهاتی فڕۆکەخانەکانە، لە داهاتی خاڵە سنووریەکانە، لە مامەڵەکردن بە نەوتە، تەنانەت لە پەیوەندیە سیاسیەکانە. ئێمە لە هەرێمی کوردستان تەنها وەکو قوارەیەکی دانپیانراوی نێودەوڵەتی لە ئارادان نەبووین. بەفعل لە واقعدا ئێمە تعاملی دەوڵەتێکی سربەخۆمان کردووە. تەنانەت سەیری پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەو دامەزراوەی کە هەبووە سەرۆکایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بە شێوەیە لە شێوەکان لە تعاملی دیبلۆماسیە هەندێک جار مامەڵەی دەوڵەتیان کردووە و نەگەڕاونەتەوە بۆ بەغدا و بۆ دەستوری عێراقی. مەسەن لە ڕووی داراییەوە کە فرۆشتنی نەوت و داهاتی نەوتەوە بە هیچ شێوەیەک تعامل لەگەڵ بەغدادا نەکراوە و سربەخۆ تعاملیان کردووە و لە خاڵە سنووریەکان بە هەمان شێوە، لە فڕۆکەخانەکان بە هەمان شێوە. بەهۆی هەڵەی و سیاسەتی چەوتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئێستا هەموو ئەوانەمان لەدەست داوە. بۆیە ئەوەی ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان، بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە ئێمە دەست بە بنەما دەستوریەکان، مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانەوە بگرین. ئەمەش پێویستی بەوەیە ئەم دەسەڵاتدارانەی ئێستای هەرێمی کوردستان هەنگاوی جدی بنێن و ئیتر ئەمە پێشووتر نییە، نابێت لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان دەست بە بەرژەوەندیەکانی خۆیانەوە بگرن زیاتر. ڕێکەوتن لەگەڵ بەغدا تەنها لە پێناوی بەرژەوەندی خۆیاندا دوا بخەن. ئەمە زۆر مهمە. ئێمە لەگەڵ ئەوە نین بە هیچ شێوەیە تەنازول لە مافە دەستوریەکان بکەین، بەڵام دژی ئەوەشین ئەم دەسەڵاتدارانەی هەرێم بە خاتری بەرژەوەندی حیزبی و سیاسی و کەسی و بنەماڵەی خۆیان ڕێکەوتن لەگەڵ بەغدا دوا بخەن. ئەمە قابلی قبول نییە، چونکە ژیان و گوزەرانی خەڵک لەوە زیاتر چاوەڕوانی هەڵناگرێت و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانیش لەوە زیاتر چاوەڕوانی هەڵناگرێت. بۆیە لە هەموو ڕوویەکەوە ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئێجگار گرنگە. وەک گوتم دووبارەی دەکەمەوە لەسەر ئەساسی دەستور و ئەو مافە دەستوریانەی کە بۆ هەرێمی کوردستان وەکو خەڵکەکەی وەکو قوارە سیاسیەکەشی دیاری کرا. سپاس دەکەین کاک مەلاقادر. پێشتر بەرەزت باست لەوە کرد کە زۆر گرنگە مەسەلەی ڕێکەوتنی هەرێم و بەغداد یارمەتی دەریشە بۆ مەسەلەی ناردنی موچەوەرە سەندامی لیژنەی دارایین. مەسەلەن ئێستا چی ماوە کە ڕێکەوتنی لەبارەوە نەکرێت کە هۆکار بێ بەوەی کە مەسەلەی موچە دوا بکەوێت، لەسەر چی بۆ نمونە ڕێکەوتن بکرێت؟ بەنسبەتەم بابەتەوە چی ماوە کە ڕێکەوتی لەسەر بکرێت، من پێم وایە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی تەنها لە سەردەمی ڕفراندۆما دروست نەبووە، بۆ سەرەتای دروستبوونی حکوومەتی فیدرالیەوە دەگەڕێتەوە، چونکو لە سەرەتای دروستبوونی حکوومەتی فیدرالی بە پێشێلکردنی دەستور ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرالی دروستکراوە. لەو کاتەوە تاوەکو ئێستاکانە هەر بابەتێک پەیوەندی بە فیدرالی و گەشەکردنی فیدرالیەوە بێ یاساکانیان نانیەشوە دەربچێت، یانەوە یاسانە کە هێشتوانە دەرز بچێ وایان دەرچواندووە کە لە بەرژەوەندی فیدرالی تا نەبێ و جگەلەوە هەر یاسایەک کە باوش بۆ دیموکراتیت بکاتەوە ئاسوی دیموکراتیت فراوان بکە لە عێراقا، ئەم یاسانەش بە هەمان شێوە یان هێشتوە دەربچێ یانوا دەریان چواندووە کە پێشێلکاری دیموکراتێتی تیا بێت. لە بەرامبەردا هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ڕەفتاری کردووە لە بەرامبەر یاساکان و لە بەرامبەر دەستورەکان. ئەوە نەبووە هەرێمی کوردستان دان بە خۆیان بگرێ ما دەقە دەستوریەکان و دەقە یاساییەکان جێبەجێ بکە و یادەی هۆشیاریەکی دیموکراتی و فیدرالی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە بکە بۆی ببێتە هاندەر و چاولێکەر کە حکوومەتی فیدرالی دانیشتوانی حکوومەتی فیدرالی چاوی لێ بکەنەوە وەکوەوەی کە پێشتر ئیشارەتیان بە هەرێمی کوردستان و بەگەشەکردنی هەرێمی کوردستان و بە پێشکەوتنی هەرێمی کوردستانە دادەنا. ئەمە بەردەوام بێت و کاریگەری لەسەر
هزر و بۆچوونی خەڵکانی ناوەند یاخود خەڵکانی فیدرالی دابنێت ئەمە نەکراوە بە پێچەوانەوە لەوێش کۆمەڵی پێشەلکاری دەستوری کراوە واتە ئەمە لە هەردوو لاوە کراوە بۆیە چارەسەرکردنی ئەم بابەتانە بە ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 4 ڕۆژ کۆتایی نایە من پێم وایە لە ساڵ و مانگ و مانەی زیاتر دەوێت پێی دەچێت تاوکو ئەمانە جێبەجێ دەخرێنەوە خانەکاری خۆیان و هەندێکیان بە ئاسانیش ناسنەوە خانەکانی خۆیان. بەڵێ کاک مەلاقادر پێشتر باز دۆکە بۆ مەسەلەی موچە باز لە خاڵی سنووری مەسەلەی نەوت و فڕۆکەخانەکان دەکرا ئێستای گەیشتون بەڕێکەوتنی کۆتایی لەم بارەوە یاخود تەرێن بەتایبەتی لە مەسەلەی نەوت ئامادەی نەوتەکەی تەسلیم کات بۆی کە بەغداد موچەکە بنێرێت؟ دەربارەی نەوت من پێم وایە کێشە ماوە هەرێمی کوردستان ئەوێ کاری نەوتی بە تایبەتی مستحقات شێرکاتی نەوتیش بخرێتە سەر حکومەتی فیدرالی ئەوسا نەوتەکە تەسلیم بکە بەڵام بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان وەکۆی کە باسەکرێ قەرزێکی زۆری کۆمپانیا نەوتیەکانی لابێ داوایەوە کە و قەرزانش بخاتە سەر حکومەتی فیدرالی بەڵام وا پێدەچێ حکومەتی فیدرالی ئامادە بێ کە مستحقات شێرکاتی نەوتی بدا بەڵام ئامادە نەبێ قەرزەکان بگرێتە ئەستۆی خۆی ئەمە خاڵێکی ناکۆچیە لە پێم وایە تاوەکو یاساکانە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکومەتی فیدرالیە ساغ نەبووەتەوە نەگەیشتونەتە ئەنجام لەبەیە بەپێی ئەو لێدوانەی عەبادی و نێچیروان بارزانیش تعبیر لەوەکە چونکو عەبادی ڕایگەیان ئێمە لە بابەتی نەوت گەیشتونێتە تەفاهم و لێکە گەیشتنمان کردووە بۆ ڕادەستکردنی نەوتەکە بۆ دەستی سۆمۆ بۆ فرۆشتنی دواتر کەەوە بوو کاک نێچیر ڕەندی کردنەوە کە بەڵێ ئەی بۆ فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان لەو بارەیەوەشەوە ڕێکەوتن نەکراوە کە پێشتر باز دۆکە مەرجی عێراقە بۆ ناردنی موچە؟ ئەوە بابەتێکی دەستوری و یاساییشە لە دەستورە ئەمە ساخ کراوەتەوە ئێمە کێشەیەکمان هەیە لە فیدرالیەتی هەرێمی کوردستانە لە بابەتە ئیداری و یاساییەکان و قەزاییەکانە فیدرالیەتەکەمان فیدرالیەتێکی پێشکەوتووە بەڵام لە بابەتی داراییەکەمان داراییەکی لامەرکەزی نیە لەگەڵ عێراقا دارایی ئێمە دارایی مرکزیە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە نییە بەڵام هەرێمی کوردستان ئەوێ بە ئەمری واقع فەرزی لامەرکەزیەتی دارایی بکە بەڵام بە ئەمری واقع فەرز ناکرێت ئەمە دەبێت بە یاسا بکرێت لە ساڵانی ڕابردووە ئێمە کۆمەڵی پێشنیارمان خستە بەردەمی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆمپانیایەکی سەر بە هەرێمی کوردستان دروست بکرێ بە موافقی عێراق بە چاودێری لیژنەی چاودێری و دارایی حکومەتی فیدرالی لە دەرهێنانی نەوتەوە تا بازارکردنی تا فرۆشتنی تا جێڕانەوەی پارەکەی بۆ سندوقێکی تایبەت بودجێ هەرێمی کوردستانی لێ جیا بکرێتەوە باقیەکەی تەسلیمی حکومەتی فیدرالی بکرێت بۆ ئەمە ئێمە زۆرە چوینە پێشەوە لە ڕووی داراییەوە زۆرمان گەشە ئەکرد بازار ئاعترافی دەوڵەتی علاقاتی نێودەوڵەتی هەموو شتێکمان دەبوو ئەگەر لە حالەتێکە پێویستیمە بەلا مەرکەزی داراییش بووە بەس تەنها لیژنەی چاودێری و داراییەکە دەما ئەوە بە قرتێڕێ هیچی تر نامە بەڵام ئەمە نەکرا بەداخەوە کە بابەتی گومرگە سنووریەکان و بەتارەکان و ئەمانش لە ضمنی داهاتە ئیتیحادیەکانن بەپێی دەستوری عێراقی ئەمە پێویستە ئیدارەکەی بەهاو بەشی بێ لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو یاساکانە خۆی بە تەنها ئیدارەی داوە و خۆشی داهاتەکەی کۆ کردوێتەوە کەواتە ئەمە مخالفەیەکی دەستوریە دەبێت ئەم خاڵە دژ بە دەستوریانە هەموو چارەسەر بکرێت تاوەکو بیان و بەدەستی حکومەتی فیدرالیەوە نەهێڵدرێت. بەس ئێستا چارەسەر کراون نەود و بابەتە کە بەرەزووتر نەوتەکە ناکۆکی لەسەر مەسەلەی قەرزەکانی سەرێن بەس بۆ فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان چارەسەر کراوە؟ هەندێک شوێن چارەسەر کراوە بەڵام بەنسبەت خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکانەوە هەندێک خاڵی سنووری گرنگ چارەسەر کراوە بەڵام پێم وایە هەندێک خاڵی سنووریش ماوە هێشتا تاوە چارەسەر نەکراوێ بەڵام بەنسبەت کێشەی نەوتەوە پێم وانیەوە ئاسان چارەسەر بکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاک ئومێدە بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ڕۆڵی پەرلەمان لە مەسەلەی پاکردنەوەی لیستی موچە تاکو ئێستا بەغداد بەتایبەتی بۆ مەسەلەی خانەشین نەگەیشتۆتە وردبینی لە خانەنشینان ئێستا یاسایەکەیە لە پەرلەمان بۆ مەسەلەی چاکسازی لە لیستی خانەنشینی و موچە
بەڵام باز لەوەرێک کە جۆرێک لە سستی تێکەوتووە بۆچی ئێوەش بەڕۆڵی خۆتان ڵاستن مەسەرەن پەرلەمان بۆەوەی کە ڕۆڵێ بێمە یاسا مەسەرەن پەسەند کە جۆرێک لە وردبینی و جۆرێک لە چاکسازی لە لیستی موچە بێتەکایەوە. هەڵبەت یاسانیە پرۆژەیەکە نێراوەتە پەرلەمان کە خوێندنەوەی جیاواز هەڵدەگرێ و پرۆژەیە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە لە لیستی خانەنشینانە هەیە ئەوانە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان و ئیجرایەتێکی ئیداری خۆی دەتوانێت کێشەکانی چارەسەر بکە و پێویستی بە پەرلەمان نییە. ئێمە ئەسڵەن هەر لە بنەڕەتەوە پێمان سەیرە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشێکە ئیشی خۆیەتی دەینێرە دەیەوێت پەرلەمان ئەو ئیشەی بۆ ئەنجامدا. ئەمە خۆی جێی پرسیارە بەڕاستی ئەوان کە ئێمە دەڵێن خانەنشینی نایاسایی وازەحە ینی بەمانایەوەی کە یاسایەکەیە لە پێش ئەوەی ئێمە ینی قسە لەسەر خانەنشینی بکەین ئەوە یاسایەکەیەوە لەسەر ئەساسی ئەو یاسایە ئێمە پێمان وایە هەندێک لەم موچەخۆرانە هەندێک لەوانەی کە خانەنشین بوون نایاساین ئەوانە ینی مافی ئەوەیان نییە خانەنشین بن مافی ئەوەیان نییە بە وەزیر خانەنشین بن مافی ئەوەیان نییە بە بەڕێوەبەری گشتی یاخود پلەی جیاوازی سەربازی خانەنشین بن کەوایە هەر بەپێی ئەو یاسایانە حکوومەتی هەرێمی کوردستان ینی غەسپە لەسەری کە یاساکان جێبەجێکە و ئەو یاسایانە وەکو فلتەرێک دیسان بەکار بهێنێتەوە بۆ چارەسەرکردنی و کێشانی کە لە لیستی خانەنشینانە هەیە و پێم وایە ئەمە بەشێکی جەوهەری ئەو کێشەیەیە کە هەموو ئەوە دەزانین نزیکەی 244,000 خانەنشینمان لە هەرێمی کوردستان هەیە نزیکەی لە 160 و نزیکەی لە ینی 160,000 ئەو 244,000 لەو جۆرە خانەنشینەیە کە پێویستە چارەسەر بکرێ کێشەی جیاوازی تایە ئەوانەیە کە بەشێکی ناشایستن ینی ناکرێ خانەنشین ببن بەشێکیان ئەوانەی کە بە حەقیقی تێکەوشەری دێرینن و حەقی خۆیانە کە موچەیەکیان هەبێ ڕێزیان لێ بگیرێ ڕێز لە خەبات و تێکۆشانیان بگیرێ ئەمانش پێویستە ڕێگایەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی احترامی ئەمانش بگیرێ ئەوانەی کە تێکۆشەری دێرینن بەڵام بێگومان دەبێ یەکسانی و هاوسەنگی و عەدالەت لە مەشدا جێبەجێ بکرێ بەشێکی ئەوانن کە ینی لە خۆڕا پلەی جیاوازیان بۆ دانراوە من حەزەکەم باز لەوە بکەم ناڕازگۆییەک هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی سەرۆکەکەشی کە ئێستا گوایە ئیدعا بۆەکەن پرۆژێکیان بۆ چاکسازی بۆ پەرلەمان ناردووە بەڵام ئەوە تازەکی نووسراوێک بڵاو بۆتەوە کە هەموو ماوەیەکی کەمە ڕەنگە هەر دوای نردنی پرۆژەکەیان بۆ پەرلەمانی کوردستان خەڵکیان خانەنشین کردووە بە پلەی وەزیر باشە بەبێ ئەوەی وەزیریش بوو بێ بەیان بە پلەی جیاواز خانەنشینیان کردووە بەبێ ئەوەی ئەو ڕۆڵ و ئەو پلەیەشی وەرگرت بێ لە ممارەسەی ئەو پلە و پۆستەی کردبێ کەوایە تۆ ئەگەر دەتەوێت چارەسەری ئەو کێشەیە بکەی خێرە لە دوای نووسینەوەی پرۆژەکە و نردنی بۆ پەرلەمانی کوردستان هەمان هەڵە دووبارە دەکەیتەوە کە تۆ پرۆژەیەکت بۆ نردووە بۆ چارەسەرکردنی کەوایە ئەمە پرسیارێکی گەورە لەسەرەوە دروست دەکات کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت چارەسەری ئەوە بکە بە ڕەئی شەخسی خۆم ئەوان چاوەڕوانی ئەوەن ئەگەر ڕێککەوتن لەگەڵ بەغدادا کرا ئەو کاتە خۆیان تووشی ئەو ئیشکالیەتە ناکەن وەکو پارتی و یەکێتی ڕەنگە ئەو نایاساییانە هیچ چارەسەرێکیان نەکەن بۆی تووشی ئیشکالی جەماوەری ئەوانە لە ناو خەڵکی خۆیان نەبن کە موچیان بۆ کڕینی وەلائی خەڵک و مانەوەی خەڵک لە دەوری حیزبەکانیان بڕیوەتەوە. بەڵێ سپاسدەکەم کاک مەلاقادر زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە شتێکمان پێ بڵێیت پێشبینی دەکەن کە بەم زوانە موچەکە کێشەکە بە تەواوی چارەسەرکردنی موچە بۆ وەزارەتەکانی تریش بەم زوانە چارەسەر بکرێت. تێڕوانینی من دەربارەی بودجە بە تێگڕایە نەک تەنها موچە چونکە موچەی هەرێمی کوردستان بەڕای من جیاکراوە نیە لە بودجەی هەرێمی کوردستان بۆیە من پێم وایە حکوومەتی فیدرالی بەوردی تەماشای ئەم بابەتانەکە ئەگەر ڕێکەوتن کرا لەگەڵ هەرێمی کوردستانە پێوانەی هەموو ئەو داهاتانەی هەرێمی کوردستانەکات ئەگەر داهاتەکە زیاتر بوو
لە بودجەی هەرێمی کوردستان ئەوەی کە ڕێککەوتون لەسەری نەگەوەی کە لە بودجەکەیان دیاری کراوە چونکە ئەگەری ئەوە هەیە جیاوازی هەبێت لە نێوان ئەوەی لە بودجەکەیان دیاری کراوە ئێستاکانە لەگەڵ ئەوەی کە ڕێک دەکەون لەسەری چونکەوەی لە بودجەکەیان دیاری کراوە بە هیچ جۆرێ بە خەڵکی هەرێمی کوردستان ناکە بۆیە عەبادی لە دوو شوێنە لەناو بودجەکەیە مەجالی بۆ خۆی هێشتوتەوە بۆی بتوانێت دەستکاری بودجەکە بکاو پارەی زیاتر تەخسیس بکە کەواتە ئەمە من پێم وایە بۆ ئەو حالەتانە دایناوە لە تەفاهم و لێکتێگەیشتن لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بتوانێت ئەو نەقسانە پڕ بکاتەوە بۆیە ئەگەر لە ڕێککەوتنەکەیە لە بودجەی هەرێمی کوردستان داهاتەکەی کەمتر بوو ئەوە نەقسەکەی بۆ پڕەکاتەوە بەڵام ئەگەر زیاتری هەبێت داوای زیادیەکەشی لێکات هیچی بۆ نانێرێ تەنها ئەوە نەبێ ئەگەری ئەوە هەیە بە سلفە لەو حالەتەیە شتێ پارە بخاتە بەردەستی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە حالەتە هەنووکەیەکانە کارەکانی پێجێبەجێ بکە وەیە قەرز بیداتێ بۆی کارە زۆر پێویستەکانی پێجێبەجێ بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ملاقادر محەممەد ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان بێرەوە بەڕێز ئومێد حەمەعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بی سوپاس بۆ ئێوە بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارن خواتان لەگەڵ